لە ڕاستیە داگیرکاریەکان لە هەرە ترسناکترین ئاستایە کە دوژمن هەمیشە پلانی خۆی لە ڕێگەی کۆمەڵێک بەکرێ گیراوە جێبەجێ دەکات لەسەر خاکی ئێمە. ئێستا خۆتانە بینین بە ئاشکرا بە ناوچەکانی بارزان و برادۆست و ناوچەکانی ترا سوڕێنەوە ئێستا لە هەوڵی ئەوەدان کۆنتترۆلی زۆنی سەودیش بگرنە دەست. بەڕاستی گەلی ئێمە دەبێت هۆشیار بێ دەبێت بە ئاگا بێتەوە لە دژی ئەو داگیرکاریانە بوەستێتەوە بە درێژایی مێژوو ئێمە لە دژی زوڵم مستەم وەستاوینیتەوە لە دژی داگیرکاری وەستاوینەوە بەرخودانمان کردووە. ئێستش پێویستە و بەرخودانە بەردەوام بکەین. دەبێت گەلی ئێمە بە وشیاریەوە بڕوانێتە ئەو ڕووداوانەی کە دەگوزارێنە ناوچەکەیە، ئەو ڕووداوانەی کە دەبێتە هۆی گۆڕانکاریەکی گەورە لە ناوچەکەیە، گۆڕانکاریەکی 100 ساڵە کە هەر وڵاتێک بەرنامەی خۆی پێشخستووە لە ناوچەکەیە تەنها ئێمە نەبێ بێ ئاگایندا لەو گۆڕانکاریانە بێ ئاگایندا و ڕووداوانەی کە ئەگوزارێ لە دەوروبەرمان پێویستە لەسەر هەر تاکێک کە بێتە مەیدان خەبات بکە لە دژی دوژمن، لە دژی ئەوانەی کە پاڵپشتی دوژمنەکەن، پلانی دوژمن جێبەجێ دەکەن، کەلتوری ئێمە دەگۆڕن، ئاینی ئێمە دەگۆڕن، ئەخلاقی کۆمەلگای ئێمە دەگۆڕن. ئێمە تەسلیم نابین. تەسلیمبوونی ئێمە واتە مردنی ئێمە، بەردەوامبوونی ئێمە واتە ژیان. لێرەوە پەیام بۆ هەموو ئەو وڵات پارێزانە دەنێرم کە هەمیشە بەردەوام بن لە خەباتی خۆیان پێشتر دژی داگیرکەران. ئێستش هەر بەبێ ئەوەی کە حساب بۆ حیزبەکانی خۆیان بکەن بێنە مەیدان و بەرگری لە خاک و لە نیشتیمانی خۆیان بکەن.